لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش گفتوگوی ئەم شۆم لەگەڵ علی حەمە ساڵح بڕیاردەری ڕوتی هەڵوێستە بێ و بە دڵنیاییەوە کۆمەڵێک پرسی زۆری لەگەڵا گفتوگۆکەم بۆیە درێژەی نامێ کاک ئەلی سڵاو لێبێ وادارم باش بی بەخێر بی من سەو باز زۆرەکەین یەکەم شت پیرۆز بێ بووی بە 41 ساڵ تەمەن درێژ بی لە پێکینانی حکومەتەوە دەستپێیەکەین هیچ قسێکتان لەگەڵا کراوە لەبارەی پێکینانی حکومەت بەشداریکردن چونکە ڕاستیەکەی کاتێک دەمی پارتیوەکێتەکەی تۆ وەقساکەن ئەڵێن حەزەکەین لایەنەکانی دیکەش لە حکومەتی هەرێمی کوردستان کابینەیدا بەشدار بن ئەمان کردووە بە عەمەل ئەم ویستە ئەم نیەتە بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس و ڕێز بۆ جەناب بۆ هاوڕێکان بۆ بینەران بەڵێ ئێمە هەر لە سەرەتای دوای هەڵبژاردنەوە هەم وەفدی پارتی ئەم وەفدی یەکێتی چەند جارێک پەیوەندیان پێوە کردین داوای کۆبوونەوەیان کرد ئێمە زۆر بەڕوونی وتمانیانی کۆبوونەوە بۆ بەشداریکردنە لە حکومەتە یانینا بۆ هیچ شتێکی تر نییە ئێمە بڕیارمان داوە بڕیارێکی حیاتیە لای ئێمە ناچینە هیچ هاوپەیمانێتی و ڕێککەوتنێکەوە لەگەڵ پارتی وێکێتیە چکە لە بنەڕەت تا ئێسەشی لەگەڵا بێت شتێک نییە ناوی حکوومەت و حکومڕانیوێت تا تۆ بەشدار بیتایە دوو زۆنی حەزبی زۆر زۆر خراپ هەیە دوو حکومڕانی زۆر زۆر خراپ هەیە بچی تۆ ئەتوێیتەوە لە ناو فەسادێکا بەبێەوەی ویستی و فەسادەتە بیان لە دوای نابێت بۆ کە لە ناو بزوتنەی گۆڕاناوی ڕاستیەکەی چوونە کابینەی نوێی حکومەتێری کوردستان ئەم تێگەیشتنەت نەبوو بە پێچەوانەوە یەکێکوانی پاڵت نابە گۆڕان ڕاستێکی ڕاست نییە ئەو قسە بەو شێت بەجارە گۆڕان 2014 چووە حکومەت ڕاست نییە یا دقیق هەر ڕاست نییە ڕاست نییە بم بەستەوە دروست دەکرێت ڕاست نییە مە بەستم تۆ نییە ببوورە گۆڕان 2014 خۆی چووە حکوومەتەوە کاکنوشان خۆی لە ژیانە بوو ئێمەش ڕاستە پەرلەمانتار بووین و لێوێ بووین 2010 من کە گۆڕان بڕیاریدا بەشداری حکوومەتکە بچێتە مفاوەزاتەوە لەگەڵ پارت لە کۆبوونەوەی جوات تا بڕیاریدا و کۆبوونەوەی یەکەم و دووەمی جواتیش کۆبوونەوەی جوات بڕیاریدا مفاوەزاتی یەکەم و دوم هەر منیتیانە بووە من لە مفاوەزاتی سێمەوە تا شەشەم بەشدار بووم ئەوەی لەسەر تەلەڤزیۆن وتومە لەبارەی گەندەڵی و قاچاقی و زەوی و پارەینەوت ڕوبەڕ و بە هەمویان وتووە بە خودی ڕاستپێراوی سەرۆکی حکومەت و دوای بووە سەرۆکی حکومەت پاشان ئێمە هاتینەوە بۆ کۆبوونەوەی جوات قایمێکمان لە کۆبوونەوە کە هێنایەوە کە دادگا سەروەربێ و فلان و فلان و فلان مەرجەکەمانەوە بوو بە 6 مانگەگەر کرا ئەمە زۆر زۆر باشە ینی خۆ تۆ لە پێناوی چیا دروست بوو گەر دادگا سەر بەخۆ بێ و عەدالەتە بێ و سوپار ڕێکخرێتەوە ئەم گەندە ئێگەر نەکراوتیان هەڵوێست وەرەگرین ئێوتمان زۆر زۆر باشە تۆ بۆ نمونە جێگری سەرۆکی هەریەمت هەبێ 4 وەزیرت هەبێ ئەو هەموو پۆستەت هەبێ 6 مانگ بڵێ مادەم فلان چاکسازی فلان 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 نەکرا ئەوە من لە پێناوی ئەمانە لە حکومەت دێمە دەرەوە خەڵکەڵێ ئافرین ئەوانە بکرایە ئەمەی هەیە بە حکومڕانی نەنا مووقیفی خۆتت بەیانە کرد سلمان تۆ لە پێناوی پۆستانیت چکە نەبووە بە یەکجار مەسەن بۆنمە جێگری سەرۆکی هەریەم ئەو هەموو وەزیر بەستمەوە گەر وەرەقەکەی گۆڕان بەڵێ بەڵێ وەرەقەیەکی زۆر زۆر باشە ینی ئێسش هەرکێ وەرەقە بنووسێت ئەوە نووسێتەوە 2 ساڵی تیش هەر ئەوە نووسیتەوە وتمانەیە گەر جێبەجێ نەکراوتیان دوای 6 مانگ هەڵوێستمانە بێت و ئەوەکەین لە مانگی سێمەوە من راپۆرتەکان هەمووی هەیە ئەم حکومەتە خراپ بوو قاچاقی زیایی کرد فلان زیایی کرد داوای هەڵوێستم کرد داوای کشانەوەم کرد نەبوو ئەوە بوو دواتر من کابراوتی لە شوێنێکە ئەوە بوو پرسانی سەرۆکی حکومەتمان کرد بە ئیمزایەکی من تەواو بوو کە سەرۆکی فراکسیۆنیش بووم یانی پارتی زۆر زۆر لایق پرس بوو تۆ بەشداری لە حکومەتە سەرۆکی فراکسیۆنەکەت ئیمزای پرسانی سەرۆکی حکومەتکە ئیتر لەوێ ئەو کات زۆر بەڕوونی بە من وترا ئەگەر ئیمزای پرسانەکەی استیقالە بدە من ئیمزای پرسانەکەم کرد و استیقالم دا و لێ بابەتەکە کۆتایی ئەگەر دەرفەتما هەندێک پرس لەو بارانەوە باسەکەین خۆیان ئەڵێن مەبەستمی چێتی و پارتیە بۆ ئەم کابینەیە گویان نزیکن لە پێچێنانی حکوومەت بەڵام زانیاریەکان ڕاستیەکەی وا ناڵێن پێدەچێت لە کۆبوونەوەکەی دوێنێ بوو پێم وابێ شتەکان پاشەکشەی کردبێ زانیاریەکانی لای ئێوە لای عەلی حەمە ساڵح هەڵەچی لەباری کابینی جارێ پێش ئەوە واقعی ئێستا ئەبینی پێچەوانەی زین چۆنە باوەڕ کە ئەمە هەمووی فرت و فێڵە لە خەڵکە ئەکرێ کارنامەی چی حکوومەتی چی یەک شت
هەموو ئەمە بەتاڵە کاتەوە بە خاڵی سنوودی نێوان پارتی وێکێتیا تێپەڕ بزانە چەند بار هەڵگروە ساوە چەند تەنکەروە ساوە بۆ ئەوەی هەریەکە وەکو ئەوەی دوو دەوڵەت وڵات دوو دەوڵەتیش نە کە دەوڵەت گومرگ و سیستەم و حکومڕانی لێ خەریکی سەرانە وەرگرتنن لە یەک لە تەنکەری نەوتەوە بۆ ئەو بە ناوی کوالیتی و بە ناوی سۆنەرە و بە ناوی سەرانە و بە ناوی ڕێگە پێدان بە 2 سەعات بار هەڵگرێت لە سنوود یەکێتی و پارتیۆ تێناپەڕێ زانی بۆ ئێستا ئەوان پارتیەڵێ چی کارنامەی چی ئوستاس باوەڕکە ئەم حکومەتەیە بینی دوای سێی تر چواری تر زۆن یەکێتی لای یەکێتیە وەکو زۆن ئیتر لە تاعینی پۆلیسێکەوە هەتا عەرز بردن هەتا گومرگ هەتا بارچی زۆنی پارتیش لای پارتیە وەکو حەزب سیادەی حکومڕانی لای پارتیە کامل سیادەی حکومڕانی لای پارتیە ئەوەی کە سیادەی هەریەمەکە لای پارتیە وەکو سیادە ئەوەی ئیدارەی زۆنی سەوزەکە بۆ خۆت جا ئەگەر پرسیاری کرد بۆ شەرحەکەم چۆن ئەوەی ئیدارەی زۆنی زەردەکەوە خۆی بۆ خۆی تێگەشتی لەمە ئەوەی هاوسەنگی ئەوەی گلەی یەکێتی هەیە لەبارەی هاوسەنگی و ئەمانەوەی بیگەڕێنینەوە و نازانم چی ئەوە گلەی پارتی سیادەی کاکی لە من وەرگرە پارتی سیادەی حکومڕانی نادا بە کەس سیادەی حکوومەت چییە سەرۆکی هەریەمە جێگرەکەی سەرۆکی هەرێم خۆی دەسڵاتێداتێت توان هەر نەیدات وە نەش بۆ پێشتر وانە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشە دیار لای پارتی خۆیەتی سەرۆکی حکوومەتە کە جێگری شەر سەرۆکی حکوومەت دەسڵاتێداتێت لەوانەیە ئەمجارە مدیر عامێ لێرە دانرێت لە زۆنی سلێمانیە بڵێ جێگەی ئیمزار ئەوە بدرێەوەوانە ئەوزان بەڵێنیان پیا و دەسەڵاتەکانی زیاب بکەن بۆی بچێتەوە حکوومەت سەریکە دەسەڵاتەکە چییە؟ دەسەڵاتی ئەم زۆنەی پێدێ بۆ نمونە مدیر عامێک ئەگەر لە سلێمانی بگۆڕێت لە بری سەرۆکی حکوومەت جێگرەکەی ئیمزای بکە دێگەی نەک ئەوەی دەساڵاتی سیادەی حکوومەت ئەگەر وا بێ قسەکەی مەسعود بارزانی کەوتی ئەمە لە حکومەتی داهاتووە بیڵێ دواتر من یەکشت ئەگەر تەتینم نەکەی پارتی سیادەی حکوومەت نادا سیادەی حکوومەت چییە سەرۆکی هەریەم سەرۆکی حکوومەت ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش لە پەرلەمان دەستەی سەرۆکایەتی هەیە سەرۆکی پەرلەمان دەسڵاتی نییە کێ لە سێکە دووی هەبوو ئەمە مهمە علاقاتی خارجی نادا مەسەن بۆ نمە وەزارتی ناوخۆ نادا چکە بینی وەزارتی ناوخۆن دێ کۆنتاکتی سیادیش هەیە بەدەر لە داخلیەکە ڕێکخرا و دێ و دەرەوە دێ و ئەوانە بەڵام ئاساییە وەزارتی ڕۆشنبیری تەداتێ بەڵام وەزارتی ڕۆشنبیریەکەی تۆش دەسڵاتی بەسەر ڕۆشنبیری دۆکەوە و لێران نییە وەک چۆن وەزیری پەروەردەکەی پارتی دەسڵاتی بەسەر مدیر مەکتەبی سلێمانیان نییە ئەنجومەنی دەسڵاتی دادوەریش ئەوە شتێکە برادرانی ڕە برادەیە مناقەشەی کرد پرسیاری لێکرد وتی علی تۆ زۆر و وردەکاری حکوومەت لایە و ئەنجومەنی دادوەریە یەکێتی داوایەکە مهمە وتم نەخێ وتی چۆن نەزانی مهم نیە وتم بێ زەحمەت ناوی سەرۆکی ئەنجومەنی دادوەری چییە خۆ مهم بێ بیناسی بێ زەحمەت دەسەڵاتەکانی پێ بڵێ جارێ ئەنجومەنی دادوەری ئەنجومەنە واتە سەرۆک نییە دوو خۆ ئەنجومەنی دادوەری حکمی کەس نادا من نازام ئوستاز پارتی جاری وایە مەسەن ماوەی وەزارتی پلاندانهانی زۆر مهم کرد کردە سیادی بەتاڵی کرد ماوەی وەزارتی دادی کردە سیادی دوای ئێستا وەزارتی دارایی حەزێکی باتی وەزارتی دارایە داتێکێتی هیچ مشکیلە نییە هیچ مشکیلە نییە بۆ موچە لە بەغداوە دێ بۆ نەنە موچە لە بەغداوە دێ داهاتی زۆنی سەوز بۆ سەوز داهاتی زۆنی زەرد بۆ سەر کاکە تۆرە وەزیر دارایی چی لە ئەی سامانە سروشتی هەرکەشی ئارەزوی بێ سیکە هەر کاتێکیش ئارەزووی بێ یەک مدیر عامد بۆ دانێ دوو خۆیە یا پارتی لە حکومڕانیە من زۆر لێ ئەتوانێت لە خوارەوە بتگرێتوان لەسەر وەش بتگرێ یا مدیر عامێکت بۆ دانیشەکە ڕاگرێ یا بە یەک ڕێنمایی دەسڵات دەگەڕێنکە بۆ دیوانی ئەنجومەنی وەزیران بەس یەکێتی لە چوارچەوەی ئەو مناقەشانەی لەبارەی وەرەقی حکومڕانیەوە کردویانە گوایە ئەمانەیە گۆڕان باشترین شتی باشترین ئیتیفاق لە مێژووە لەوانەیە گۆڕان کردبێتی لەگەڵ پارتیە لەبارەی ئیتیفاقی حکوومەت و حکومڕانی و پۆستەکان و چی ئەوانە چی جێبەجێ بوو لە ئاخیرا پارتی ئەوەی کاکە خۆی ئێوێ مەسەلەی پەرلەمان هەڵوەشێتەوەوانە پێم وا بێ قسەیەکی زۆر جددی نییە یان ئەکرێ ببێ بە بژاردێ چۆن من قسەی قانونی یەکەم لێرە ئەکید بەپێی قانون ئەبێت لە 45 ڕۆژە پەرلەمان کۆ ببێتەوە و دەستەی سەرۆکایەتی هەڵبژێت و دواتر تەکلیفی سەرۆکی هەریە بەشێکی ئەمەی کردو بەشە سەرێکەکەی نەکردووە پێشتریش شتی وانییە لە عێراقیش لە هیچ کوێ جەلسەی پەرلەمان بۆ 6 مانگ درێژکرێتەوە
ئەبواە هەر ئەو کاتە سەرۆکی پەرلەمانی کاتی کە لە نەوەی نوێ بوویتە من بە هیچ شێوەیەک لە جلسە زۆر مهم و ئەمە ڕیکۆرد کرا بۆ داوای محکەمام قسەی کە پێێت ئەڵێمە بۆ بیکردیانیان کرد ئەگەر نیەتیان نەبوو نازانم بۆ من سەرۆکی کاتی پەرلەمانم بە هیچ شێوەیەک ئامادەنی مەم جلسە درێژکەمەوە ئەمانە بە نایاسایی ناڵن دانیشتەکان بکرێت ئەم قسە بۆ محکەمە زۆر مهم نەک خۆ بڵێ دانیشتەکە مەسەن پشوویەک وەرەگرین دانیشتەکە درێژەکەینەوەوان یە پشوو نییە 6 مانگ پێ ئەو مستەلاحی پشوو وەرگرتنی بکات هەستەکەی پاسێک بوویان بە بێکی من ئەو کاتەشتم پاس بوو درا بە یەکێتی سەرۆکی کاتی بە نەسەنەوە وت بەڵێ وتم بەڵێ نەنەوتم بۆ کە تۆ پێشتر وتیتە من عەقڵم بە شتێ شکاوە کەس پێی نەشکاوە ئەوە کەسێکی بەتەمەنم کردێتە سەرۆکی لیست بۆی بێتە سەرۆکی کاتی ئەمە دەستکەوتی گەورێ بوون بۆ ئەم دەستکەوتە بە ئاسانیە دەیت و پارتیوێکی ئەو چەکەت ئەتوانی ئەگەر باوەڕت بە هەڵۆشانەوەی پارلەمانە کە من باوەڕم بەزمەی سەر نابێ ئەمە بەشێکێتی ئەو قسەی سەرۆکی کاتی دیکۆمنت کرایە بۆ محکەمە ڕۆڵی هەبوو کە بیوتە من ئامادەنیم جەلسە درێژکەمەوە ئەمە قەتعکردنی جەلسەکەیە ئەم جەلسە ئەگەر ئەوەی تیان نەکرێت ئەو بڕگەیەی پێڕە و یا یاسای سەرۆکایەتی هەریەم جێبەجێ نەکراوە ئەم قسە زۆر مهم ئەم دیکۆمنتە بەڵام ئەوان وتیان پشوویەک وەرەگرین لە ڕووی قانونی وتوانی بەڵام لە ڕووی سیاسی و قورسە لە یاسای عێراقا ئایا عێراق لەم کاتە لە پێش هەڵبژاردنە کۆمەڵێ دۆخ هەیە دۆخی منتیقەکە هەیە وانە ئێرانینە دێت پەرلەمانی کورسان هەڵۆشێنێتەوە دێت ئێمە دوو مانگە بێت دراسی ئەمەیەکەیانی با هەندێک لەبارەی دواتر دێمە سەر ئۆپۆسیۆن ڕاستیەکەی بە تایبەت هەندێک پرس باسەکەین بزانم ئەکرێ هیچتان پێ بکرێ بەڵام بە لەسەر کۆمەڵێک پرسی دیکە کە بەردەوام قسەیان لەسەرەکەی پرۆس ڕووناکیە هەژماری منە با بە ڕووناکیەوەدە هەژماری هەردووچیان ئەجا قسەکەین لەوبارەیەوە با بە پرۆژێ ڕووناکی دەست پێ بکەم حقیقەت نرخەکە دیاری کرا یان ماوە هێشتان قسەیە ئەم ڕۆژ قسەیان لەسەر کرد ئێمە کە ڕەخنەمان لەم پرۆژە گرتووە لەو پەڕی ئاگایی ئەوەیە نەک ئەوەی بڵێن زانیاریان نیە شەو هەبووە 2-3 سەعات لەگەڵ خەڵکی مختەسا دانیشتوین وردەکاریمان هەسێف کردووە دانیشتوین بەراوردمان کردووە بە نرخی کارەبا لە چەندین وڵات دواتر بەراوردمان کردووە بە دەخلی تاکی ئەو وڵاتانە و دەخلی تاکی ئێستا گەیشتون بەچی بڵێ یەکەم جارێ هەت بە خۆیان جارێ جوابی خۆیانەدەبوو بە خۆیان ئەڵێن نزیکەی 450,000 بەشدار بوو کارەباکەی بۆ بەسراوە پارش لە خەڵک وەرەکی وایە کەچی ئەڵێن بە فەرمی نرخ دیاری نەکراوە لەکوێی دنیا بووە 450,000 کەس بە فەرمیەکە چییە نەوەزارەتی کارەبا قەراری لێداوە تا ئێستا نە ئەنجومەنی وەزیان قەراری لێداوە ئەی بێ زەحمەت ئەم پارە زۆرە بە چ قانونێ لەکێ بە چ قانونێک هەموو وەرگرتنی پارەیەک بۆ حکوومەت بەلای کەمەوە بێ ئستیناد بێ لەسەر قانون هەموو باج و ڕسوماتی ئستیناد بێ لەسەر قانون کە تۆ کەس نرخی دیاری نەکردووە ئێستا 900 کیلۆوات بە 105,000 دەی 900 کیلۆوات ئەوانەی کە بێمە وەرە ئیمتیحانیانەکەین من بۆ وەڵێم ئەوەنە کیلۆوات چەند ئەمپێرەکە گەرزانیان بەس من وەنە سعیم دیاکدۆیسە پێم بڵێ بە عملەیەکی حسابی ڕێکەواتە بۆ کەمە ئەمپێر دا بەشێکم کەمتر لە 6 ئەمپێرەکە ئەدەم بە 105,000 نزیکەی 10 ئەمپێر ئەگەر بە بەردەوامی بەکاربێنی نزیکەی 200,000ەکە سەیریکەم دەخلی تورکیا هەومان نزانین لە دۆخێکی هەڵاوسانی ئابووری ئایوانە دۆخی هیچ باش نییە معقولە نرخی کارەبا لە هەرێمی کوردستان دوو هێندەی تورکیا بێت ئەمە دیوە هەڵاوسانەکەی دیوە ئابووریە جێگیرەکە مامۆسایەک لە سعودیە معاشەکەی تقریبا 8 هەتا 9 هێندەی مامۆسایەکە لە هەرێمی کوردستان معقولە نرخی کارەبا لێرە دوو هێندەی سعودیە بێت معقولە نرخی کارەبا لێرە لە مالیزیا گرانتر بێت دەخلی تاک بەراورد بکەم بە تاکێک بڵێ لە بریتانیا بۆ نمونە داهاتی مانگانە چەنە ئایلەیەک بۆ نمونە تاکێک ئەڵێ 2,000 دۆلارە چەنە دەی بە هین نزیکەی 100 پاوەند یان 150 دلار 100 دلار وانە لە سا چەندەکە لە سا 5ەکە لە سا 5ەکە
ئەی باشە ئێمە خاوەن پێداویستیەکی تایبەت کە هیچ ئیشی نییە 150,000 ئەگەر بیدرێتێ ئەگەر 8 ئەمپێر بەکاربێنێ بە بەردەوامی 170,000 دینار بداتە کرێی کارەبا چۆن نەتوانێت نزیکەی 100,000 ئافرەتی بێهاوسەر هەن ئەمە زۆر گوناحە من غەدریان لێکم تۆ هەموو میدیاش ئەزانی بۆ لە 2014ەوە 100,000یان هەبوو پێی ڕازی بوون پێژیان ئافرەتی بێهاوسەر کەواتە کەسی نییە وەنی لە 2014ەوە بڕاوە سێ مناڵی هەتیوی لەسرە هەشە سەرەتانێتی کرێچیشە ئەمە 150,000 بەکوێ بدە زیاتر ئەمڕۆ وتیان هەر زۆر عیبە وتیان مەبەستێ مەسروور بارزانیەکە زۆر عیبە وەت بەراورد کەی بە مۆلیدەیەکی ئەهلی لە کۆڵانێکە کەسێک کڕیوێتی بۆ ئەوەی قازانجێکی لێ بکە باشە ئەڕوا گازوایل بەگرا نەکرێت لە بازارڕا کە تۆ غازەکەت بەلاشە فەوزا و دووکەڵە وەڵا ئێمە لە مۆلیدە ئینترین زۆرکی منطقی نەبوو زۆر نابێ سکە یەکەم ئەو سوتەمەنیەکی گرانی کڕیوە لە پاڵاوگەی دەسەڵاتدارەکان دووەم هەر شتەکە مۆلیدە شتێکی ناچاریە وەکو وێزگەی گەورەی بەرەمێنانی کارەبا نییە وانە غازەکەی بەلاش و شتێ وانە قازانجویستیشە پێچوانی ئەوەی سەرباری ئەوەش وانی باش ماڵێکی ئاسایی وەرگرە ماڵی خۆتان وەرگرە ماڵی بابت وەرگرە بڵێ ئەگەر ئێوە 4 ئەمپێرتان بەکار هێنابێ لەگەڵ کارەبای ڕئیسیەکە بە معدەلی چەندتان داوە هەندێمان 70,000یان داوە ئەم دێمار ئەمپێر 10,000 کارەبا زۆرە وانە بە معدەلی من وەرم گرتووە ماڵێک 4 ئەمپێر بدا و پێداویستیەکانیشی دابین کرد بێ نزیکەی بە کارەبا ڕئیسیەکەشەوە ئەگەر داوێتی نزیکەی 80,000 داوە ئیشەکانیشی هەمووی ماشی بووە چکە کۆمەڵە ئیشی بە ڕئیسیەکە کردووە و 4 ئەمپێرەکەشی بۆ ڕووناکی و کۆمەڵی بابەت بووە بەڵام ئێستا هەمان ئیشەکانی جێبەجێ بکات نزیکەی 150,000 بڕۆ لە ماڵێکی ئاسایی یامەتاقی یعنی زۆربەی کات 4 ئەمپێرەکەش بێ ئەگاتە ئەوەنە زۆربەی تۆ سەریکە پێشتر هەندێکات تۆ 24 ساعتیتە بۆ کۆمەڵە ئیشت پێکرد بۆ بۆ بۆیلەرەکەت لە 24 ساعتیا بەکارهێنەوە وانە کۆمەڵە کشتیتر کۆمەڵە کشتیش لە مۆلیدا کۆی کەرەوە کارەبای ڕئیسی و مۆلیدەی پێشووتر کۆکەرەوە چەندی داوە تۆ بۆ 900,000 داوە پێداویستەکان بۆ 100,000 جێبەجێ کردووە غەسالەش ئیشی کردووە ئوتوش ئیشی کردووە ئەوەش ئیشی کردووە ئێستا هەمان پێداویستی جێبەجێ بکەن نزیکەی 170,000 دەبێت چۆن وایە ئەی بەراوردی ئەوەی یان قسەی ئەوەی کە سەرۆکی حکوومەت گوتی لە سەدا 20 ئەوانەی کە بەڵام نازانم ئەم ڕاپرسی لەکوێ کردووە ئەم ڕاپرسی لەکوێ کراوە کاکە ئێستا ئێوە پێیشتان هەیە لە پێیجیش ڕاپرسی ئۆنلاین هەیە بۆ ڕاپرسیەک ناکەن بزان ئەرێ تا چەند ڕاستیت لە کارەبای بچوار وتی خەتای خۆیانە زۆر بەکارێنن بەڵێ ئەتوانی بەڵێ ڕاستەکە ئەگەر هیچ بەکار بێنە مەسەلەن سەلاجەکەت بکوژێنەوە بۆی لەر ئیش پێمەکە زۆر بەکارێنان چییە عنی سەرۆکی حکوومەت بێزەحمەت تۆ خۆت بە 100 ئەمپێریشە چی بەڕێوە وا خەڵکێکی فەقیر نابێ بە 4 ئەمپێر 5 زۆر یعنی مەسەلەن من پێتەڵێم بەڕێزم 5 ئەمپێر و نیوی بەردەوام زۆرە 150,000 بۆ بێتەوە 900 کیلۆواتە زۆرە 900 کیلووات لەمان کە بەکار بێ 150 باشە ڕاستکە هیچ پێ مەکە دەسوود دڵیان زۆر باشە غەڵەتێکی نیشان کردووە ئەڵێ ئەگەر تا 100 کیلووات بەکاربێنی 19,000 بووێتەوە 100 کیلووات کەمتر لە ئەمپێرێک ئەگەر بە بەردەوامی تۆ کەم وڵا کەمتر لە ئەمپێرێ بەس بەشی شەحنی موبایل و جەڕەسی دەرگاکەیەکە کاک علی ئێوە وەکو فۆرم و میکانیزم یان وەکو با بڵێن مەبدەی پرۆژەکە بە دڵتان نییە یان وەکو بەدڵنیایی ئەو قسەوانیە کارەبای 24 ساعت زۆر اینجا پێم بڵێت چۆن ئەوە باشەکرێ کارەبای باوای دانین ئێوە لایەنێکی ئۆپۆزیۆنن داوای پرۆژەیەکتان لێکن بۆی پرۆژەی ڕۆژەکەی باشتر بکرێ ئەمە پشتەوەی جانبێکی مادی گەورە هەیە کە تەرکیزی لێ کارەبای 24 کاتژێری زۆر باشە نەمانی مۆلیدە باشترین شتە دووکەڵی مۆلیدە مەترسیدارترین شت بووە لەسەر سیحەتی خەڵک بەڵام لە بەرد بەتەنیشت ئەمەوە ئەبێ ڕەچاوی دەخلی تاکەی بێزەحمەت حکوومەت هیچ دراسەیەکی کردووە دەخلی تاک لە قەزایەکی بۆ نمونە وەکو کفری وەکو قەڵاتزێ چەنە لە ناحەیەکی وەکو زەڕایەن یا ژاراوە یا
بە سەرژمێریە گشتیەکە بۆمان دەرنەچوو یان ئەسڵ ئاگیان لێ دەرداچێت دەخلی تاک زۆر قوسە سیستەمی بانکی نەبێت دەخلی تاک زۆر قوس دەرەچێت باشە یعنی کەسێ لە زەڕایانە ئیشی نییە لە ناحەی ڕزگاریە ئیشی نییە لە شۆڕش کە کە سوکاری ئەنفا لە ئیشی نییە و سەرچاوی دارایی نیە تۆڵی وەڵاکەیشی خۆ دەبێت 200,000 بی چۆن ینی چۆن ئەیگەر نەیبوو چی ئەی بڕیت نا مەرج نییە هەر بە زیادکردن یەک دنیا ڕێگای ترێ ئەی بۆ بە کەمکردن تەرژیعینە بەڵێ ئەوەی 6,000 کیلۆوات بەکارێنێ ئەوەی 1000 مەتری و ئێوێ 6 سپلیت ئیش پێ بکە بڕۆ کارەبای پاری زۆری با ببێتەوە دەوڵەمەندە هیچ گوێی لێ نییە باشە بەڵام تۆ مێسە زای فەقیرەکە بکە نیەتی ئەین چی بکە ئەی من مەسەن کۆمەڵە چیرۆکم لای من بەس ئەمەت پێڵم ئافرەتێکی بێ هاوسەر 4 هەتیوی هەیە کرێ چییە حکوومەتیش 100,000ەکەی بڕیوە بەچی هەموو مانگە 100,000دا ئەگەر پێ 4 ئەم پێ ئێستا تۆ پێم بڵێ حکوومەتێریم کوردستان پێتەڵێ بۆ ئەمە تەشجیعکە کاکە ئەوەی کەم بەکارێنیە ئەسڵم بڵێ لەبەرەوەی تۆ کەم بەکاربێری ئەگەر ئەو کەمە بەکارهێنانە بێ من نرخێکی زۆر کەمت بۆێنمەوە تۆ پرۆژی ڕووناکی چاک بکەی چۆن چاچیەکەی بەعکسەوە تۆ بە تەشجیع بیکە لە بری سزا لە بری زۆری مەسەن بڵێ ئەوەی ئەگەر کەم بەکارێنی ئەگەر ئەم ڕێنجە کەمە بێ ئەوە نەکەمت بۆ دێتەوە ئەگەر کەمێ زیاتر کەی کەمێ زیاترە خەمە سەری بووت بەس تۆ هەر لێ کاکە لە 750 کیلۆ هەتا 900 کیلۆی کردوێتە 166 دینار لە کاتێکا تۆ خۆت بە 45 دیناری کڕیت لە کۆمپانیەکانی بەرەمێنانی کار ئەی مەسرف شتەکەی هەمویان پێم وابێ هەمووی حسێب کردووە کاتە نزیکەی 100 ئەدەی چی لە خەڵک کردووە لەبارەی هەمووی حسێب کردووە معاشی فەرمانبەرانی حسێب کردووە نەسریەی وەزیر و وەزارەت و دیوانی وەزارەت و ڕاوێژکارە ئەو ئۆتۆمبیلانەی کە ئەکەڕێ عەمود و وایر و سیانە و عەب کارەبا هەمووی حسێب کردووە تقریبا نزیکەی 100-120 دینار و ئەوانەیەکە ڕێک ئەوەی داناوە زیاتری داناوە لە 1 تا 600 سەدی داناوە لە 600 بۆ 750 130 داناوە لە 750 بۆ 900 166 داناوە لە 900 بۆ سەرەوە داینەنەوە بەس خوارانێ چەنە چکەڵێ زائید دیار نییە ئێ 900 کاکە هینە پێنجەم پێرونی وەکە هیچ نییە مەگەرەی شتە بیگوژێنیتەوە یانی اینجا تۆ پێم بڵێ لە بیدایە تا زۆر کاردانەوەی لێکەوتەوە ئێستا وردە هەستەکەی شتێک لە بێدەنگی هەیە چییە مەسەلەکە وەڵای ئێمە هەر خەریکین ئەوان ئەسڵەن ئەیانویست بە بێدەنگی تێیپەڕێنن 3 مانگ بوو ئەڕۆشت و کەس قسەی نەکرد کە ئێمە حملەکەمان کرد ئەوانش لە میدیاکانیان دەستیان کرد بە کۆمەڵێک راپۆرت ئیتر کادری حزبیان هێنا ئەوە حزبی بوو قژیشی زەرد بوو هێناوی دەمە زۆر باشە کاکە ئەوەی باش و خراپ نییە ئەمە کیلۆی و حساباتە ینی دوایی تحت یعنی نیانێش لەو گەڕەکانەی کری کارەبادن میدیا بڕوات میدیای زۆریش لای دەسەڵاتە دەسەڵات پەیهان کەناڵی میدیا سۆشیال میدیا من پیجێکمە زوو ریپۆرت دەدەن لە پیجەکەشتر ئەزین سوێن وەکوێت دەمانچەیەک پێ بە و سوپای دنیای پێ بێ زوو فیشێکی دەمانچەکەشە بدزن شەڕ پێ ناکرێت ئەڵەی هەر خەریکین خەریک بەوەی کە ڕوونیەکەنەوە ئەمە خراپە بەڵێ خەڵکەتوان ڕەتی کاتەوە خۆشیاری زۆر مەسەن بۆ نمونە ئەگەر هەموو گەرمیان بڵێ نێمان بەم نرخە کارەبا نادەی نایدەی توان کارەبای هەموو گەرمیان ببڕن ناتوانن چۆن نتوانیانی ئەتوان کارەبای موسلێمانی ببڕن وەک کارەبای هەموو ڕاپەڕین ببڕن ناتوان بۆچی توان موچە ببڕن بۆ ناتوان کارەبا بڕنەوە خەڵکە کارەبای بڕی دێتەوە ناتوانانی قورسە بڕێنی کارەباکە قورسە زۆر قورسە ئەگەر میلەتی هەموو کارەباکەیان بڕی و ڕازیش بوو و قسەش نەکرد کەواتە ئێمە وەڵای یەکێتی و پارتی هێشتا نەرمونیانن لەگەڵمان هیچمان لەباری کارەبا یا بێمە سەر ژماری شتێک وتت هەژماری من نەماتەوە بوو بە هەژماری ئێمە نەموتە ژماری هەژماری ینی بوو بە هەژماری هەردووشیان ئافرین چی پێڵێن لە سلێمانی دەسی پێکردەوە وەڵام من دوێنێ و پێرش نامیان بۆ ناتون بۆن من لە بەڕێبراتی گشتی ئاوادانکردنەوە و شۆشەوە لە وتوانە لە 2 هەفتە بێ پڕیکەنەوە لە 2 هەفتە ئەبێ فۆرمی هەژماری من پڕکەن ئەگەر نا پێیان وتون معاشەکەتانە بڕین بەڵام چۆن نەتوان ینی معاشی 200,000 کە 150,000 300 چین چۆن نەتوانری تا ئێستا کەس معاشی بڕاوە لە بەرەوەی هەژماری منی بن نەکردووە کەس بڕاوە بەدیلەکە چییە مەسەلەن هەژماری من کا فۆرمی تەوتین پێش هەڵبژاردن هەبوو ئێستا ئەزین چۆنە ئەو قەرارێکی دادگای فیدراڵە
ئەبێ پێداگیری لەسەر بکەوە بێ خەباتی بۆ بکێ بێ جهدی بۆ بکرێ ڕاستە وازەحەکە یاسەیەکشێتی کە لەم زۆنا حاکمە لەو مواقفی پاشەکشەی کردەوە بەڵام مانای ئەوە نییە تەوتین بابەتێکی قانونیە تا شوێنێ توانی تۆ مەسوولی لە جهدەکان پێداگیری لەسەرەکەی دوو ئەم نەزەریە زۆر زۆر هەڵەیە بڵێ ئەوەی هەژماری منە خەریکە بە خاینی لە قەڵەمە دژی هەژماری من ئەزانی بابم پەیوەندی بەوە نییە ئەمە بابەتێکە ئێمە پێمان وایە تەوتین گەرنتی موچەیەەکە بۆ تۆ ئەتوێیتەوە لە نێو سیستەمی موچە عێراقیە ئەمڕۆ موچەی فەرمانبەرانی وەزارەتی کارەبای بۆ نمونە عێراقدرا لە هەمان ڕۆژۆ بێتە سەر ژمارە حسابی فەرمانبەرانی کارەبای کوردستانیش ئەمڕۆ موچەی پەروەردەی عێراقدرا پەروەردەی کوردستانیش بدرێ لەگەڵ واتە ببی بە یەک سیستەمی موچە لەگەڵ عێراقا ئەمە چ پەیوەندی بە خیانەتەوە هەیە ینی چ پەیوەندی پێوە هەیە بڵێ ئەگەر ناکرێت لە چوارچەوەی هەژماری منە ئەو میکانیزمە جێبەجێ بکرێت عێراق جێبەجێ ناکات لەبەرەوەی کۆنتترۆلی ئەو بەدەست خۆیەتی ئەم پرۆسەکە وایە ئێدەی عێراق بۆ تەوتینیش یارمەتی ونایە ئەوە هەڵوێستی دادگای فیدرالی تقریبان ڕوونە تەفسیرەکەی کردەوە ئەزین چۆنەخۆ ئەوان لەگەڵ سوڵتاتی هەرێمە اتفاقانی ئەوانی سێ اتفاقیان لەگەڵ کیا هەیە کێ لە ئیدارەی دەوڵەت بەشدارە لە تەشکیلی حکوومەتە بەشدارە هیچ کام لەو هێزە عێراقیانە خۆ دەنگێکیان لە کوردستانە نیەت بڵێن لەبەر دەنگ دەری خۆیانم قەرارادێت وانە ئەی ئیشیان بەکێیە لە هاوپەیمانی ئیداری دەوڵەت هەیەیانی ئەمە واقعیانی بەڵام لە هەموو زروفێکی سیاسیە ئەگەری ئەوە هەیە هەژماری من کێشەی بۆ بێ بەیانی لەسەر نەوت گریمان ناکۆکی دروسە بێت لەسەر فلان دروسە بێت تەمویل ناکەم و معاش نامێنێت 244 هەژماری بنە بێ پارەت نابێ ئێگەر تەوتین بێ لە یەک سیستەم موچەدا باش ئەمڕۆ سەرۆکوەزیران مەسرور بارزانی گوتی بەردەوامە بێ هەر دووسێ مەترێکیش لە بافڵ تاڵەبانیەوە دوور بوو ڕێکەوتون پێچێ ڕێکەوتون پێچێ پێت وایە پرسەکە پەیوەست بوو بەڵای من لەبەر یەکێتی شتێ ناگەم ڕابن کەمێ سەریحمە کامە یەکێتی لەو لاڵەی لە حکوومەتە وەکو تۆ شەڵی معلوماتمێ و منی شەندێکمێ لە پێکێنانی حکوومەتە دوورن لێک پۆستەکان وای ئەم پاسە چییە لە هەژماری من و ئەو شتانایی دەیان دەنێ نازانم تێنا پێت وایە پرسەکە پەیوەست بوو بەوەی کە تێنەگەیشتووە و ئەوی بافڵ تاڵەبانی وتی دواتەکورە کاکە زۆر ڕوونە خۆمە ئەتۆم نییە دێ خۆ قسەکەی بافڵ تاڵبانیش ڕوون تێنەگەیشت بووم شاندێکیان نردبیان ڕوون کردنەوە تێگەیشتم ئەتۆم نییە ڕۆشت سەرۆکۆزیران وایە وت ئەتۆم نییە هەژماری من چییە عێراق پارەیەکە نێرێ بەسەر کۆمەڵی بەنکادا بەشەکەی بانکەکان ڕسوماتێکی خۆیانی لێوەرەگرن و ئەیدەنە مۆزەف ئەی تەوتین چییە لە وەزارەتی دارایی عێراق و ڕاستەوخۆ موچە بخێت سەر ژمارە حسابی فەرمانبەرەکە ئەمە تێنەگەشتنی خۆ چییە باش ئێستا سوودی ئەو چیە زەرەری ئەو چیە سوودی ئەوەیە گرنگی موچەیەەکە لە ناکۆکی سیاسیە زەرەری ئەمەوەیە لە هەموو ناکۆکی کاوتی نایدەم چێ خۆی بکە بە خاوەنی مەسیری تەوتین ئەوە هەمومان ئەوەی کە باوەڕی پێێتی با داکۆشی لێ میکانیزمەکە ئەو میکانیزمەکە قورسیانی بۆ ئێمەمانە چ بەزە منە کورسیم هەیە لە بەخان لە پەرلەمانی عێراقم ینی بەچۆم ئەوەیە ینی بەرگری لە دیدە قانونیەکە لەبارەی موچە و نەوتەوە ئەم ساڵ چیرۆکی موچە چۆنە بێ ئەم ساڵ چیرۆکی موچە تام ساتە نادیارە ئەگەر محاولەیەکەیە لە دوو هەفتەی ئایندا پرۆسەی هەناردەکردنەوەی نەوت دەست پێ بکە ئەگەر ئەو پرۆسەی هەناردەکردنەوەی نەوتە دەست پێ بکە شتێکی باشە هاوکارە بێ لە چارەسەری گرفتی موچە ئەمە بەشی دووەمی ئەگەر پرۆسەی هەناردەکردنەوەی نەوت دەست پێ نەکا ئێسەش نەبێت لە ئایندێکی نزیکا کێشە دروسە بێت چۆن بەپێی زۆربەی خوێندنەوەکان نرخی نەوت دابەزێت بەتایبەتی ئەگەر شەڕی رووسیا و ئۆکرانیا ئەگەر ئەم سیستەمی باجێ کۆمەڵی ئەگەر هەیە عێراق ئەگەر نەوت بێتە خوا $6 کێسەوە بەر تحلیلی هەیە بێتە $50 عێراقی کێ ماگانە نزیکەی $2 ملیار کێشەی بۆ دروسە بێ بەراورد بەێس وردە تۆ پێتوانە بە ڕەنگان دەکەێت بڵە جا عێراق چیە 100 ملیار زیاتر لە $100 ملیار احتیاطی هەیە خۆ دەست نەبرێ بۆ احتیاطەمی لە 2 ساڵاتەوە کرێ و ئەو وڵاتە هین ببێ ئەو کاتێڵێ تۆ خۆت نەوتە فرۆشیت پارەکەی کەس نازانێت چی لێ ئەوە بیان و زۆرە بێ بۆ بڕی دروست بوون بۆ کێشەی بۆیە باشترین بژاردە بۆ هەرێمە ئەوەیە پێش دابەزینی نرخی نەوت بە تەواوی لەگەڵ عێراق ڕێکەوێت
نرخی نەوت دابەسی عێراقیش ئیشی بە نەوتی کوردستان نابێت کە ئەم هەموو خەرجی شەریکات و کری بۆرێشی لەسەر و نەوتی کەرکووکیش بچێتە قاڵبی ئەوەی بیپی بچێتە بەرەمهێنان و نەوتی کەرکووکە چێتە 600 بۆ 800 بەرمیل بە کوالێتیەکی باشە ئەو کاتە ئیشی بە 250 و 300 نەوتی هەرێمی کوردستان دوو ئیشی ئابووری نابێ ئەی ئیشی سیاسی چی ڕاستی ئیشی سەریکە ئوستاس جارێ کۆمەڵە نەزەریە هەیە زۆر خەڵەتە ئەمڕۆ سەرۆک وەزیران وتی 3 ملیار دلار زەرەری عێراق و هەرێمی وانە چۆن جاری یەکەم عێراق بۆ ئەوەی 185,000 بەرمیل نەوتی ئەمان هەناردە بکە ئەبێ 185,000 لە بەسڕە کەم کاتەوە وایە تێچووی نەوتی بەسڕە 6 دلارە تێچووی نەوتی ئێرە نزیکەی 20 بەلای کەمەوە کاتە عێراق لێرە زەرەری کرد ئەو حساباتە یعنی باش ئەمە عێراق ئەگەر نەوتی ئێرە بووە زەرەری کرد ئەمان خۆیان نەوتیان فرۆشتووە لە ساڵێکە نزیکەی 3 ملیار دلار داهات بوو خۆیان نەوتیان فرۆشتووە نزیکەی 3 ملیار داهات عێراق نەوتی نەبردووین 7 ملیار دلاری داهات نەوتەکە هەمووی ماوە عێراق 7 ملیار دلاری ناردووە باش 3 ملیار زۆرەیە وانە زۆرترە نەوتی شت فرۆشتووە 3 دەستکەوتووە نەوتت نەفرۆشتووە 7 دەستکەوتو کامیان زۆرتر کاتە تۆ بۆ زەرەرت کردووە و 300,000 بەرمیل نەوتی شت لە دەسا ماوە بە ئارەزوی خۆی بە تەنکەرەی فرۆشی دینارێکیش بۆ خەزیێنەی گشتی چۆن وەرە قەناعەتم پێ بکە هەر لەبەر ئەوەشە کاک عەلی حەمەد ساڵح ئەڵێن بەخوا ئەگەری ئەوەی نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە زۆر قورسە هەم عێراق زیانمەند دەبێت هەم پارتی وێکێتی هەم شەریکات ئەگەر وابێ بەس منەزانام چیان دەسەکەوێت لە نەوت ئەگەر وابێت چۆن 2 هەفتەی داهات و ڕاستیەکەی محاولاتیان فشارە من ئەمیزە و پرسیارێکی زۆری ئەمریکەکان ئافرین ڕەنگە بەشێکی بەهۆی ئەو نەوتە بێکە بۆ ئێرانە نەک ئەوەی زۆر مهتەم بێ بەوەی نەوتی زیاتر بچێتە بازاڕی جیهانەوە کە من پێم وتی عێراق نسبەی خۆی هەیە لە ئۆپیکا مەسەڵەن عێراق ناتوانێت بەیانی 5 ملیۆن بەرمیل نەوتە ناردەکە ناتوانیانی ڕێژەیەکە بۆ دیاری کراوە وەک چۆن ڕێژەیە بۆ سعودیەشەیە وەک چۆن ڕێژەیە بۆ ێگە هەموو نەوتێ لێرە لە بەسڕە بێتەوە کەم بکەیت ڕاستە ئەوەی کە گوایە پرسەکان بەتایبەتی عێراق خۆت ئاگاداری ئێستا کۆمەڵێک جەولاتی تەراخیسی ئەوانەشی هەیە بۆ زیادکردنی بەرهەمی نەوت و ئەوانە ئەو کاتەش ئەوە ئەبێ بکرێتە مفاوەزاتەوە لەناو ئۆپیکا بۆ زیادکردنی حسەی عێراق بۆ بە کەرکووک ئەمڕۆ باس لە ئەمریکاش کرا دووبارە بێنەوە بە تایبەت بۆ مەسلەی نەوتی بەسڕە رووسیا ئەو نەوتە زۆرە بخاتە بازاڕەوە من دەڵێم گەمارۆ لەسەر ئەو شەڕە بۆسێ ئەوانە شتیوا هەیە مەسلەی ئەوەی کە هەناردە نەکراوەتەوە زیاتر پەیوەستە بەویستی کۆمپانیاکان بۆ دڵنیایی خەرجکردنی 16 دلارەکە یان ناڕاستیەکەی لاندی وردەکاریە عێراق پێنج کێشەی گەورە هەیە یەکەمیان شەریکاتەکان ناوەی نزیکەی ملیارێ دۆلارەکەن حسەیان هەیە لە 24 عێراق نایداڵێ خو من نە بەرمیلێ نەوتم وەرگرتووە ئەخر ئەم هاوکێشە من لێی تێناکەم 2023 و 24 ئەم فترەیە نەوتێکی زۆر فرۆشاوە داهات بۆ خەزیێنەی گشتی سفر بووەڵەن پارەی شەریکاتماندا شەریکە واتە تۆ جگە لە 0 ملیارێ دۆلاریش ساڵ بیت ناتوانیت دەم هاوکێشت تێ بگەی نازانم ڕوونە ئەمە ئەوە ملیار کێشەیە دوو شەریکات بە پێشەکی داوای پارەیەکەن عێراق وتێتیوان سەری مانگ یا 2 مانگ جارێ ئەوە بدرێ خاڵی سێم 300,000 بەرمیل دانراوە لەم 300 هەریەم ئەڵێ 185 هەناردەیەکەین 115 بۆ ناوخۆی ئەمە لێرە کەشفێکم ئەو 115 لی سەودابەشیان کردۆ لە بینی زۆنی سەرد و سەوزە 43 بە 57 من کەمتر لە 60 کەمتر لە 45,000 شتێکی وای بۆ ئێرە و ئۆکەی بۆ ئەودا گوایە داعمی نەوتەکەن ئامادەش نین لەو داعماها وەکو بەخابانزین بکەنە چلووانە بەناوی ئەوە وەریەکردن لەوەش ئەڵێن ئەبێت تۆ پارەی ئەو 150ش بی پارەی بەرەمێنانەکە بدەی 150کەش هەمووی بدەی بە خۆمان ئێمە داعمەکەین عێراقڵێ ئێ باشە ئەو 150تان دەمێ خۆتان بەنزینەکەت بە 450 بە نایفرۆشتنەوە بەو پارە خەرجی شەریکاتەکاندان ئەوەش خاڵێکی تری ناکۆکی
جگە لە کرێی بۆی پێشتر هەندێ مانگ $12 $13 لە هەندێ مانگ لە ساڵ 16 داهاتی نەوت بۆ بۆری بووە حق ناچێتە شێرباریە باس لە $2 کرێی بۆری جگە لە لە کری بۆریە خاتری تورکیا زۆر گیراوە یان چێ ڕووبەری ئەو بۆریەی لە کوردستانە کەمترە لە ڕووبەری ئەو بۆریەی لە تورکایە بەڵام کرێی ئەوەی کوردستان زیاترە لە کرێ ئەوەی تورکیا لەبەر چی لەبەر ئەوەی ئەم بۆریە کۆمپانیای کار دروستی کرد کەمتر لە $500 ملیۆن تێچوو مای خۆی دەرکردوتەوە زیاتر دواتر چوون حکوومەتی هەرێم 2017 کاک من زۆر حەزەکەممانە بکەمە کتێبێکی کۆمنتاری تەمەڵم تێ کاک نێچیروان کاقوبات ئاشتی ئەورامی چوون لە 160 بۆریەکەیان فرۆشت بە ڕووسنەفت بە $1.7 ملیۆن ڕووسنەفت بێت $1.7 دەداتێ دوای هەمومانگی کرێ ئەو لە 16 ئەوای حکومەتی هەرێم بووە فرۆشتیان ڕووسنەفت داوای پارەیەکە مێکێکی تر لە کشکانە بابەت تۆ بۆریت بە من نەفرۆشتەوە عەقدە و هەمانە و کواپە دەکەم تەنانەت ئێستا کە ڕاش گیراوە ئەو پارەی خۆی حسێبە ئەزانی چەند قەرز نفتی نەگەر وەڵی زۆرە کەڵەکە بۆ پارەی خۆیەوێ ئەخر کەس بووە بۆریەکی خۆت بێ خۆتە هیچ مشکلت نییە بڕۆی پەلەتە $1.7 ملیۆن بە سەوزی وەرگری ئەم میلەتە بکەیتە قەزاری شەریکە ئەی پارەکە چۆ ئەمە بیرکردنەوەیکی زۆر وەڵا لە کاک مەسوول و کاقوبات باڕوونکردنەوە دەنچیلیات پارەی داناغازیان پێدا دۆڕانیان پێی ئەوە نە ئوستاس خۆ ئێمە ئەمان پێیان وایە خەڵک زاکیرەی زعیفە بێزەحمە $6 ملیارد داهاتی نەوت چی بەسەرە نیان $6 ملیارد هەیە بۆ بانکی کوردستانەوە ژمارەی ڕقم حسابیەکە 17 بوو ئێستا چەمچەماڵ گەورەترین کێشەی ئاوی ئەم هاوی نەبزان چی بەسەریە شەریکەی نەوتی $130 ملیۆن تەرخان کرد بۆ ئەوەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ تەواو پارەکە چووە بانکی کوردستانی ئایلی لە ژمارە حسابی 17 چی بەسەرە پێش 2014 چی بەسەرە باسی گەرمیان بژاردن وتیان حەلیەکەین دینارێکیان تایسەن دادە شەریکە ناشیدن تایسە نەیانداوە پێم وانە ئاسان بیش باسی گەرمیان و ئەنفالیان کرد من لە پەرلەمانەوە دۆسیەکە 4 ساڵ 5 ساڵ بەدوایەوە بوو شەریکاتی نەوت جارێ $127 ملیۆن ئەمە هەموو متی کۆمنتانم هەیە جارێ $50 ملیۆن تەرخان کرد بۆ بژانەوەی گەرمیان چۆ ژمارە حسابیەوە کە باسیەکەم 17 لە بانکی کوردستانی ئەم بۆ هەڵەبجەش ڕاستە بۆ مەقاری دهۆکیش ڕاستە لە گفتوگۆکانە عێراق لە هەرێمی کوردستان نیگەرانە پێما بێ قسێکی دیاریکرای وەزیری نەوتی عێراقی ئەڵێ ڕاستیەکەی ئێوە و کۆمپانیەکان من بەیەکشان دەزانم و بەرگری لە عێراق هەستەکە پاساتەکەن ئێستا شەریکات هەرێمی کوردستان و کۆمپانیەکان کاکە ئێستا نەوتی هەستەکەیان واقع نەوتی کوردستان ێستا بەدرێ بە 3 کۆمپانیا فرۆشێ نرخەکەی $25 بەلای کەم من 5 زمانی ڕابردووم لایە بەلای کەم ڕەنگە پێشتری شێروا بوو 100 داهاتی نەوت نەگەڕاتەوە بۆ خەزێنی گشتی چ مرۆڤێکی عاقڵ باوەڕ بەمەیەکە هەموو ڕۆژێک نزیکەی 280,000 بەرمیل نەوت بفرۆشت داهات بۆ خەزێنەی گشتی سفر یعنی نەک سفرە قەیناگریمان سفرە بابە بەیان بڵاوکەرەوە بەیان داتا من ئەم مانگە مانگی پێش و ئەم ساڵ ئەوە نەوتم بەرەم هێنا فرۆشتم ئەمە پارەکەی نا هیچ گەشتبینی سەرانەی تەنکەر و گەشتبینی بەڕێکەوتنیان بە ئەگەری بەردەوامبوونی ئەم دۆخە لەبارەی نەوتەوە سەختێکی گەورەی ئەمریکی نەبێ قورسە ڕێکەوت چکە من پێتەڵێم عێراق بەم ڕێکەوتنە زەرەرەکە بە بەڵگەی سەلمێنم یەکێتی و پارتیش زەرەرەکەن کاکەیسە بەس لە سەرانەی تەنکەر هەموو ڕۆژە $2 ملیۆن لە بازگەکان ڕوونە بەس سەرانەی تەنکەر لە حساباتان نییە من سەرنجێکەڵێم ڕاستیەکەی زۆر جار هەرچەنە ئێوە ئێستا با بڵین ئەگەر هەڵە نەبم بڵێم کەسی یەکەمی ڕوتێکی دیاریکراوی سیاسین زۆر جار لەسەر پرسە ناوخۆیەکان قساکەن بەڵام حەزەکەم ئەم جارە لە سەر پرسێکی زیاتر عێراقیش قسە لەگەڵا بکەم هەڵبژارنەکانی پەرلەمانی عێراق ئەگەر بکرێ لە بەردەم مانایە چیەکەن بەنیازی چین وەکو ڕوتی هەڵوێست
وڵای ئێمە هەندێک گفتوگۆمان هەیە چۆن بە باشترین شێوە بچینە انتخابەوە ڕەنگە لە عێراق و لە کۆچۆ زۆر دەست پێش خەری کراوە لە گفتوگۆ و وردبوونەوەی پێش ئەوەی بیر لە منم ڕۆ لەگەڵ کاکلااوریش باسمان لەگەڵ شوێنی تریش باسمان پێش ئەوەی بیر لەوە بکەیتەوە چۆن بەشداریەکەی بیر لە نیزامی انتخابێکە بکەین چیمان بەسەرێت لە انتخابە ئێمە لێکۆڵینەوەی زۆر وردمان حاضر کرد دامانە سەرۆک وەزیران سوودان کە ئەم سیستەمی ئەلکترۆنیە چییە توانێت چی بۆ بکەیت سوودانی زۆر دەترسێ ها زۆر دەترسێت چکە پێی وایە کورسێکی زۆریە نیە هێزیشی لەناو کۆمیسیۆنانی ئێستا مەسیری وەکو مەسیری ئێوە هێزەکانی دیکەی کورسانی ترسە هەمووی ترسە ئێستا هەندێک جوڵەی باش کراوە هەندێک جوڵەی باش کراوە ڕەنگە نەتوانم هەموو تەفاسیلەکان بڵێم بۆ ئەوەی سەر بگرێ یەک دوو شەریکات سەرۆکۆزیان خەریکە بۆی بیانیانە وەکو ڕێقابەی سیستەمەکە ئاکیان لێبێ ئەوانیش قەلەقن خەڵکی تریش قەلەقە لە عێراقا قەلەقیەکەی سەدر پەیوەندی بۆ هەیە یان شتی هەمووی قەلەقە ئەم لەوە ترسێ و لەوە ترسێ لەوە ترسێ لە عێراقا ڕێکەوتنی هەشتنەوە سەری گەورە قورسە ها وانە بە سوودانی و مالیکی کە دوو قوتبی گەورەن وانە ئێسا لەو لاوە خەسعەلی لەو لاوە بە عامری لەو لاوە ماڵی حەکیم لەو لاوە فڵان سونەکان خۆیان لە چوار قوتبی گەورەن یەکەی کازمیاتۆ ئەمانە قورسە دانیشتن لەسەر تەوزیعاتی کورسی دوو وەکو پارتی و یەکێتی نین کەس نییە لە محافەزەیەکا کولفی کولخۆی بێ سم پارتی پێوە لە دووە کولفی کولخۆیەتی وانە ئەم لەم محافەزەیە ئەویش هەیە ئەویش هەیە ئێمە کابراوتی ئیشێکمان لەوی ناکردووە زۆر نامێ بچمە تەفاسیلاتەوە بەڵام ئایا ئەوان دێن خۆیان پێیان نەکرێ و لێرە پازدە پارتی و یەکێتی بیکەن ئەبێت زۆر بە وردیش لەما بکرێت ئەگەری کاری پێکەوەی لەگەڵ هێزەکانی دیکەی ئەو بە دڵنیاییەوە ئێمە باشترین بژاردا هەوڵە دەین دیاریکەی نەگەر بتوانین کۆیەکێتی پارتی هینەکەی زانیاریە یان خوێندنەوەی نایکەم قسەکانی ئەمڕۆی سەرۆکی حکوومەتی گوێ لێ بوو گوێ لێ بگرە بە دڵنیایی پارتی نایکا لەگەڵ یەکێتی نازەم ماوەی کارتی سید فڕێدا و هەندێ باسی ڕوتی هەڵوێستیش لەگەڵا بکەم ڕاستیەکەی ئێمە بە هەندێ ناکۆچیتانێ نەخێر ئێمە دەستی بەڕێوە بردمان هەیە خەریکی ڕێخستنەوەی قەزاکانین ئامادەکارین بۆ لیست هەموو ئەوانی لەگەڵ تابوون لە سەرەتایە لە ئێستا لەگەڵ تاماون طبیعیە یەکێک دێت لەوانەیە دەکاندیدمان هەبێت ئێمە دوای ئەوەی کە دەرنەچوون پەشێکی هەروازی لە کاری سیاسی ناوەیانی طبیعیە هەندێکی نیگەران بێت هەندێکی تێبینی هەبێت بەڵام نەخێرێمە ئێمە ئوستاز معاشخۆرێکمان نییە سیارەیەکمان نییە نسرەیەکمان نییە یەک پاسەوانیشمانی عیناکۆگی لەسەر چی هەبێ وڵا ئەڵێنەوەی هەندێک گلەیان هەیە سێ داواکاری دیاریکراویان هەبووە و دەی تۆ پێم بڵێ سێداواکاری ڕەنگە نانە هەندێک کاندید هەندێک خەڵک شتە دەنە پەیج و سایت و شت بڵاویەکەنەوە ڕەنگ هیچ کەس لە ئەنجومەنی بەڕێوەبردنیە مە کێشەی نییە هیچ کەس لە قەزا و ناحەکانمان کێشەی نییە هەندێک خەڵکی چوبوون لەگەڵ هەندێک لایەن و شتا قسەیان کردبوو بەڵام ڕەنگە خۆش نەبێت لە کەناڵێ نزیکە لە لایەنێکەوە بڕۆم قسە لەسەر هێ ناوخۆی هێزەکەی نایکەم دوای لەوە دڵنیا بە لە کەناڵێک کە نزیکە لە لایەنێکەوە ناچم قسە لەسەر هێزەکەی خۆم بکەم قەرار نەبوو بچنە پەرلەمان دەنگیشتان نا لەسەری دوو بۆ چوونی جیاوازە بوو دوو بۆ چوونی جیاوازە بوو لە هەولێر و دۆک زۆربەی لەگەڵیا بوون بچین ئەو کاندیدانەی کە ئێمە ڕەومان وەرگرتون دەنگمان وەرگرتن لێرە ئەو کاندیدانەی کە دەرنەچوو بوون ڕاستە زۆربیان لەگەڵەوە نەبوون بچن بەڵام دواتر ئینسان بیر لە بژاردەکەیە کاتەوە مەسەلەن ئەم چوار کەسە ناسن چوار کەسی دوای ئەوە توان بچن ئەو چوار کەسە ناسن چواری دوای ئەوە توان ئەو چوار ئەم شوێنە بۆی هەبوو ئەمە ڕووبە بۆیە چوو بەدڵنیایی نەکرد ئەوە لەم لەحظا من وەک هەندێک برادەر بۆ چوونێکە لە هەولێر یەک کەس لەگەڵ نەچوو نابووە بۆ چوونێکیان هەبوو وتیان ئێمە بۆ نمونە ئەگەر تۆ $1000 تێ پێ بێ $100 بدزنەڵی 4 ساڵکەشیم ناوێ بۆچی ئەو پەرلەمانتارانی دیکە زۆر لەگەڵ تا دەرناکەون سێ هاوڕێکی دیکە وەڵی تا ئێستا هیچ کەس ئەعلانی خۆی پەرلەمان نییەسە ئەسان ڕەنگە ئەم جوودێکی شخصیە بێ ئەو جوودێکی شخصیە بەس تۆ چویتە بەردەم پەرلەمان ڕاستیەکەی جاردە ئەگەر کاک بەدەل لەگەڵ تۆیا دەرکەوت تا ئێستا ئەویش نییە
مامۆستا بەدەل ئەمڕۆ بەیەکەوە بووی لە قسەبان کرد و پێیەکی ئازا ئەی دووخانمەکەی دیکە تا ئێستا هیچ کەس ئەعلانی خۆی نەکردووە کە یەکی ئەعلانی خۆی کرد ئەو کاتە چاوەڕێواکەی نانایشی وادایان کەس بیر لە پێم وانە کەس بیر لەوە بکاتەوە خۆی بکاتە بەر نەشتەری ئەوەی خەڵک هەتا قیامەت بەو نەوەعاهینی لەسەر باش هەندەری ڕیاڵی ئەم شەو چییە بێ وەڵام هەمووی قەلەقە وەڵای شانسی ڕیال وەکو شانسی حکوومەتی هەم وایە علی سێ بە هیچ بێعمەلیەکی زۆر گەورەوانە بێمەلیت نا بە خۆت ئەمەلی ئەمە چییە سەیرەکەین و زانین بەرەو پێش بینیت سەرەکەوێ یاننا قورسە باس دەکەم علی حەمە ساڵح برادەری ڕوتی هەڵوێست من پێم وایە ڕیاڵی باتەوە بەس سەر ناکەوێت باس دەکەم دەستخۆش هیوادارم خەڵەت بم باس دەکەم باس باس بێوەش